سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم لە ئەڵلقەی ئەم شەوی بەرنامەی پانۆراما پێتانەگەینەوە. ئەڵلقەی شەومان تایبەتە لە هەڵەبجەی شەهیدەوە بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین، تایبەتە بە یادی کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە. ڕاستە هەڵەبجە لە ساڵی 1970 کیمیابارانەکرێت، بەڵام هەڵەبجە بۆ خۆی پێش کارەساتەکە مێژوویەکی دێرینی هەبووە. یەکێک بووە لە شارە گرنگەکان، یەکێک بووە لە پێگەستراتیجەکان لە ناوچەکەدا، ئەو کات لە عێراق و لە هەرێمی کوردستانیش لە دواتردا. هەڵەبجە و قۆناغانی کە لە سەرەتاوە دەستی پێکردووە وەکو شارێک لە نمونەی شارەکان بۆ دواتر کاتێک کە کارەساتەکە لە 1970 بەسەر هەڵەبجەدا دێت و شارەکە خاپور دەکرێ و خەڵکەکەی ئاوارە و قوربانی دەکرێت و پاشان لە سەردەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا هەڵەبجە قۆناغێکی دیکەی ئاوەدانی و پێشکەوتن و گەشەکردن بەخۆوە بینێ. بەڵام کاتێک کە بڕیارە درێ هەڵەبجە ببێتە پارێزگا، دیارە گۆڕانکاری گەورە لە هەموو کایەکاندا لە هەڵەبجە دێتە ئاراوە لە ڕووی پێشکەوتنی خزمەتگوزاری، بنیادنانەوەی شارەکە، هەروەها خزمەتکردنی خەڵکەکەی کە قوربانیشی سەرسەختی دەستی ڕژێمی بەعز بوون لە 1970دا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی کایە خزمەتگوزاریەکان و پێشکەوتنی ئەم شارە لە ڕابردوو لە ئێستا لە داهاتوودا بە میوانداری زۆر بەڕێز خات و نوخشەناسە، سەرۆکی لێژنەی باڵای یادکردنەوەی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە کە بە سوپاسەوە کاتی خۆیدا بە ئێمە بۆی کە ئەم بەرنامەی لەگەڵ ساس بکەین. خات و نوخشە سڵاو دەبێت. سڵاو لە بەڕێزیشتان و سڵاو لە بینەران و بیسەرانی کورسات. زۆر سوپاس دەکەم کە ماندوویت، پارێزگای هەڵەبجە. زۆر سوپاس دەکەین. سوپاس بۆی کە ماندوویت لە هەڵەموو سەرقاڵەکاندا، بەڵام کاتێکی شتدا بێم وەکو کورسات نیوز کە ئەم بەرنامەی لەگەڵ ساس بکەین. ئەمێ بۆ یادی 37 ساڵی کیمیابارانکردنی هەڵەبجە چه پەیامێکت هەیە؟ بەڵێ لە 37 ساڵ یادی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەیە سەرەتا سەری ڕێز و نوازشتە ئانەوێنین بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە بە تایبەتی. هیوادارم ئەم ڕۆژە بێتە دەستپێک و یادکردنەوەیەکی ماتەمینی شایستە بە 5,000 شەهید لە هەمان کاتە بێ بە دەستپێکێک بۆ ئاوەدانکردنەوە و شارێکی جوان و شارێک شایستە بێ بە هەرێمی کوردستان و بە هەموو عێراق. زۆر باشە. بە من لە بیدایەتی بەرنامەکەی باسم لەوە کرد. هەڵەبجە هەر خۆی شار بووە، ینی شارێکیش بووە پێشکەوتوو بووە لە هەموو ئاستەکاندا، لە ڕووی فەرهەنگی، لە ڕووی کلتوری، لە ڕووی ڕۆشنبیری، لە ڕووی ینی پاشخانی شارەوە شار بووە. باسێک لە مێژووی دێرینی ئەم شارە بکەین لە ڕابردوودا. هەڵەبجە بۆ ئاوا پێشکەوتوو بوو لە ڕابردوودا، ئەنجا دواتر دێمە سەر قۆناغەکانی داهاتوو. خات و نوخشە. بەڵێ تاوان سوپاس بۆ بەڕێستان بۆ ئەو وەسفە جوانە. بێکمان هەموو کەس لە هەرێمی کوردستانە بە تایبەتی کە زۆر ئەوانەی کە لەم دوایە سەردانی هەڵەبجەیان نەکردووە باس لە مێژووی هەڵەبجە کەن هەمیشاڵن هەڵەبجە زۆر خۆش بووە، هەڵەبجە زۆر شارستانێت بووە. فعلەن ئەوانەی کە لە ڕابردووە بۆ ئێمەیان گێڕاوەتەوە بڵین دایکمان باوکمان کەسوکارمان هەڵەبجە جیاواز لەوەی کە ئێستا بەلای منەوە دڵگیرترین شاری کوردستانە بە خۆشەویستیم بۆ هەموو کوردستان، بەڵام هەڵەبجە من پێم وایە کە ئەڵەی کوردستان شان بەشانی هەڵەبجەش ئەڕوات بۆ هەموو کوردستان وایە و بێگومان بۆ ئێمە هەڵەبجەیش وایە. هەڵەبجە لە ڕابردووە مەڵبەندێکی زۆر گرنگی کوشت و کاڵ بووە و بازرگانیشی تیا کراوە و لە هەمان کاتا مەڵبەندێکی ڕۆشنبیری بووە و مەڵبەندێکی زۆر گرنگ بووە. چەند خۆتەزانی ئێمە خانەقای تەوێڵە و بیارە و تەکیەمان هەبووە، واتە مەدرسەی دینی تیا بووە، بۆیە زۆر پێشکەوتوو بووە هەم لە بواری دینداریە، هەم لە بواری ڕۆشنبیریە، هەم لە قەڵەم بەدەستەکانە. ئەمانە کۆمەڵێک فاکتەر بوون وای لێ کردووە هەڵەبجە جیاواز بێت لە ناوچەکانی کەوە هەمیشە ئەو خەڵکانشی کە سەردانی پارێزگای هەڵەبجەیان کردووە تابعێکیان لا دروست بووە لەسەر هەڵەبجە، بۆ یەکە گەڕاونەوە بۆ شوێنەکانی خۆیان بە جیاواز باسییان کردووە و ئەمە مێژوو نەوە لە دوایینەوە ئەم بابەتە ڕۆشتووە.
وەکوتم مەڵبەندێکی زۆر گرنگ بە بۆ واری کشتتوکاڵی کە خۆشببختانە ئێستش سێکتەری کشتتوکاڵەیەکە لە سێکتەرە گرنگەکان و لە هەمان کاتیشا گەشتیاری بە لە هەمان کاتە ئێستش سێکتەری گەشتیاری کە لە سێکتەرە گرنگەکان کە ئێمە پێمان وایە لە سەردەمی تازەیە و لە حکومڕانی تازەیە ئەتوانین سوودی لێوەرگرین بۆ پاشخانی ئابووری و بژانەوەی گەشتیاریتیایە. هەڵبجەتەوان هەر لە ڕابردووە لەو مێژۆ کۆنەی کە هەی بووە کە وەکو شارێک جەنابەت دەساوە بۆ شێوە وەسفت کرد ینی هەموو وابزان بەڕێوەبەرایەتی و یەکە ئیداریەکانی تێدا بوو لە کاتی خۆیان کەواتە ینی شارێکی تەواو بۆ لە ڕووی ئیداری و یەکە ئیداریەوە. بەڵێ ئێمە خۆتەزانین 2 ساڵە یادی بە پارێزگابوون یاخ بڵین شاری هەڵەبجە ئەکەینەوە بە پێی ئەو دۆکمنتانەی هەمانەکە لە 156 ساڵ بزەبت لەوانێ بۆنی هیلاکیمەوە تۆزێ مێژوەکە بەس لە 150 ساڵ زیاتر 54 ساڵ کە ئێرە بڵین قەزا بووە. بەڵام پێشەوەش هەر بڵین شار بووە بڵین بەڵام ئێمە دائیمان لە دۆکۆمنتە ڕسمیەکانە احتیما دەکەینە سەر نووسراو ئەوانەی کە نووسراوەتەوە ئەوەی کە مۆری پێوەیە بەڵام پێش ئەوەش هەر شارستانەتی تیا بووە لێرە ئەوانەی کە معالمی شارستانی بووە لە بازار و دوکان و حەمام و ئەو جۆرەشتانە ناوەندی ڕۆشنبیری تیا بووە کوتم خانەقا و مەدرسەی دینی تیا بووە بەڵێ بانقیشی تیا بوو بەڵام ئەوەی کە بڵین لە دۆکمنتەکان کە لایەن زانکۆی هەڵەبجە و چەند کەسایەتیەکی دیاری هەڵەبجە و شوێنانی کەوە بە دەستخۆشیەوە بۆمان هاتووە ئێمەوە 2 ساڵە یادی هەڵەبجەکەینەوە. هەڵەبجە وەکو بەڕێزە باسی کرد بانقی تیا بووە فەرمانگەکانی تیا بووە و ئەوەنە ناوەندێکی گرنگ بۆ خۆتان نەزان ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بە درێژایی 180 کیلومتر حدودمان هەیە و ناوەندێکی زۆر گرنگ بووە هەم لە ڕووی ئیداری و هەم لە ڕووی سیاسیەوە یعنی مەلیکی عێراق کەم چووە بۆ پارێزگاکانی کە ئێمە و کاتە پارێزگان نەبووین کەم چووە بۆ شارەکانی کە 2 جار هاتووەتە هەڵەبجە لەبەر گرنگی و پێگە و پاشخانی ڕۆشنبیری و ئابووری و شارستانیت لەم شارەیە 2 جار مەلیک هاتوۆتە هەڵەبجە و هەر لە مۆنەمنتە ئێمە ڕسممان هەیە کە مەلیکی گەورە هاتوۆتە هەڵەبجە بۆیە ئێمە لەوانەیە ئێمە هەر قسەیە بکەین زۆر ینی وەک چۆن لە عەرەبەکە لە شەهادەی مان مەجروحە پێی بەڵام ئەمە ڕاستی هەڵەبجەیە و ئێستاش ئەو مێژوشە خۆشببختانە ئێستش ڕەنگی یاوەتەوە لەوانەیە ئەوەی کێنەیەتە ناو هەڵەبجەوە و لەگەڵ تاک بە تاکی هەڵەبجە و خانەوادی هەڵەبجە هەڵسوکەوت نەکە ئەم قسانەی ئێمە پێی نامۆ بێ بەس ئەگەر من پێم خۆشە خەڵک لە نزیکەوە بێ هەڵەبجە ببینێ هەم لە ڕووی کشتتوکاڵیەوە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر جار ئەڵێم بۆیە کێشە و مەشاکل کەمترە لێرە هەتا ئێستا خانەوادەکانی هەڵەبجە ئەو کولتور و دابوونەریتی کە باو باپیرانمان فێری ئێمەیان کردووە هەتا ئێستا لە خانەوادەکانی هەڵەبجە پەیڕەو ئەکرێت زۆر پاراستویانە بۆیە هەستەکەم زۆر جار ئەڵێن لە هەڵەبجە توندوتی ژینیە یاخود لەخوا بەزیابێت کێشە هەرە بێت بەڵام کێشەکان زۆر نییە بێگومان ئەمە باگراوندێکی هەم دینی هەم کۆمەڵایەتی پتەوی هەیە بۆیە تا ئێستا بۆ شێوەیە ماوەشیاری و سەقافەتیشیان بەرز بووە لە ڕابردوودامە هۆکار ئێستا ژەروان ماشەڵڵا یعنی خوێنەوارێکی زۆری تیا بووە هەم لە ڕابردووە لە ڕابردووە لەوانەیە زۆر خانەوادە خەڵک تا سێم تەوەستەی خوێندووە یعنی بەڵام لە هەڵەبجەیە زانکۆ و پەیمانگا و خوێندنی باڵا هەم ئێستا تایەتی و هەم لە ڕابردوو شاتیایە بووە کەواتە ئەم پێگە ئیداریە گرنگە ئەم پێکە سیاسی و استراتیژە گرنگە وای کرد کە لە ساڵی 1970دا ڕژێمی بەعس بە درندانەترین شێوە بێ ئەم شارە کیمیاباران کە 5,000 لە ژن و مناڵ و پیر و گەنجی کردە قوربانی بەهۆی کیمیابارانەوە چەندین کەسی کردە بێباوک و بێدایک و بێکەسوکار و هەروەها چەندین کەس کە ئێستا ئەناڵێنن بەدەست ینی ئەو دەردەکوشندەی کە ینی کیمیایەکە لە گیانیانە بەجێهێشتووە ینی هێشتا سیماکەی پیانۆ دیارە پێ دوایە ینی ئەم کارەساتە لە خۆڕابوو یاخود ئەمە ڕقوچینەیەشی ڕژێمی پێشووی بەعز بوو بەرامبەر ئەم پێشکەوتنی ئەم شارەکە هی بۆ بەحەقەت بەڵێ بێکوانەکو بەڕێز باسە کرد یعنی ئەو باگراوەندە ڕۆشنبیری و فکری و علمانی و علمی و ئاینی کە هەیبوو و لە پاڵ یا شتێکی زۆر گرنگتر هەبوو ئەو باوەڕ بەخۆبوونی تاکی هەڵەبجە وەز قبول نەکردنی زوڵم یعنی هەڵەبجە ئێمە باسی 1970 دەکەین بەس ئێمە پێش 1963 مان هەیە 1970 مان هەیە
هشتا حوتمان هەیە ئەمانە کە هەموو کارەساتی هشتا کارن. حوتمان هەیە کە چەندین گەنجی ئەم شارە زیندە باچاڵ کران و چەندین مناڵ بێدایک و باو کران باوکەکانیان زیندە بەچاڵکردن پاشان هاتە سەر ئەوەی کە کیمیایی بکرێواتە ئەم شارە دائیمەن دژی ڕژێمی داگیرکەر بووە هەر لە زمانی زعیم سدیقەوە هەتا گەیتە یەک لە دوای یەکەکان واتە شارێکی یاخی بوو بزەبێت یاخیبوون بەمانای ئەوەی زوڵمی قبول نەکردووە ژێردەسەیی قبول نەکردووە بەو مانایە بەڵێ و ئێستەشی لەگەڵا بێ بەم دەسەڵاتی ئێستەشەوە کە ئێمە دەسەڵاتی کوردی خۆمانە و خۆشمانەوە و پارێزگاری لەکەین تا دڵۆپی خوێن بەڵام لەگەڵ یا زوڵمی قبول نییە یعنی نادات پەروەری قبول نییە بۆ مافەکانی خۆی دایمە لە مەیدان بەڵێ بەڵێ یعنی بێکومان باوەڕکە ئەگەر لە شارێک لە شارەکانی کە زڵم بەرامبەر تاکێکی کۆمەلگا بکرێ لێرەوە هەڵەبجەیەک یەتە دەنگ یعنی یەکەم شوێن ببین زۆر جار کە لە ڕۆژهەڵات یاخود لە باکوور لە ڕۆژئاوا گرفتێکە بوو بێ یاخود کارەساتێک بوو بێ یەکەم شوێن هەڵەبجە بووە کۆمەکی کۆ کردوێتەوە ناڕزایی دەربڕیوە کە ئێمە مەشانازی پێوەکەین لەبەرەی هەر تاکێکی کورد هەر ڕۆڵێکی کورد لە هەر شوێنێکی کوردستان نابێ ئەمە بە هەڵەبجەیی ئەزانین و بەی خۆمانەواتە قوربانی بێ هەمیشە بەڵێ ئامادە بێ بوو ئەوەی کە زوڵمی لێ بکرێ ئەوە دوایین جار کە لە هەشتا بەداخەوە لەسەر دەستی ڕژێمی بەعس سەدام حوسێن کە 5,000 کەس شەهید کرا لەم شارەیە و 2800 بریندارمان هەیە و چەندین منداڵمان هەیە بێسەر و شوێنن هەتا ئێستا هەندێک لە خانەوادەکانیان بە شوێنیانە ئەگەڕێن و هەندێک لە خانەوادەکانیان دایک و باوکەکە کۆچی دوایی کردو و مناڵەکەی هەر نەبینیەوە کە ئەمە بەڕاستی من ئەڵێم لە هەموو ماڵێکی هەڵەبجێیە کەیسێک هەیە دەگمەن هەیە بتوانم بڵێم لە جیهانی شاو جۆرەکەی سە هەبێ تۆ جاری وا هەیە شەهیدی تایە برینداری تایە مناڵی ونبوویتیایە و هەندێکیشمان ئەنفالیشی تایە کە گەڕاونەتەوە بردویانن لەگەڵ ئەنفالە تێکەڵ بوون یعنی کۆمەڵێک کەیس هەیە لە عیلەی هەڵەبجەیە هەندی عیلەی هەڵەبجەیە لە جیهانە شتیوە هەر نییە و ناژبێت بۆیە ئێمە سەرڕای ئەم کارەساتە گەورە سەرڕای ئەم نەهامەتێ گەورە خۆشەویستیمان بۆ هەڵەبجە خۆشەویستی کە سوکاری شەیەید بۆ هەڵەبجە جارێکی کە هەڵەبجیان ئاوایان کردەوە تەوان سەرەتا خەڵکەکە خۆی ئاوایانی کردەوە ئستعدادی تیا بوو بێگومان هەر شوێنێک ئەگەر کەسەکان خۆیان ئستعدادیانتیانە بێ و ئامادە نەبن شارەکە ئاوادان بکەنەوە حکومە دەگەر بۆ شیان بکە باڵتو نایەنەوە توابا پێش ئاوادانکردنەوەکە بە پرسیارێ بکەم ینی لە ساڵی 1970 و کیمیا بارانکردن و ڕژێمی بەعس چی لە هەڵبجەیەکان سندەوە بە حقت طبعاً ئەوە ڕۆحی گیان ئەوە دیارە شارەکەی لێسەندنەوە و خۆشی لێسەندنەوە بۆ چەندین ساڵ ینی خەڵک لێرە ینی ئەگە پێ بکەنی تا ینی لە خۆتە قبول ناکەس بەڵێ ینی لە خۆت ینی لە ڕووی دەرونیەوە زۆر دەوری هەبوو ئەوانەی کە شەهید بوون و ڕۆشتن چونە جێ حەقی خۆیان چونە لای خۆی گەورە بەڵام ئەوانەی کەمانەوە پێم وایە وەکو مردووە بوون تا فترەیەکی زۆر زەمەنی زۆر دوور و درێژ یعنی منە و کاتە بە ڕاستکۆبمە و کاتە تەمەنەمەوە نەبوو بەڵام من سێری دایکمە کرد کە دوو برازایی و براژنێکی و ینی 35 کەس لە عیلەی مامی دایک و ئەوانە بینی یعنی شێوەیەک لە شێوەکان بەس لەم دوایە هەستم پێ کرد کە چ معاناتێکیان هەبووە بەڵێ هەمووی هەر چەندین ساڵجلی ڕەش و بگرە بۆ منە من دایکی خۆم چەندین جار پارەی ئەیە بە خەڵک ینی خەڵک بەداخەوە هەندێک جار ئەیانوت فڵان کەس ماوە ئەچوون پارەیان ینی ئەو حاڵەتە هەبوو بۆ هەموو خانەوادێکی هەڵەبجەیی پارەت ئەیە بۆی بزانین لە ئێران لە شوێنێک کە سوکارەکەت بدۆزیتەوە ببوورە یعنی ئەمانە هەمووی معاناتە تۆ واد لێبێ ئەمەلێکی بچووکە هەبێ بەس کە سوکارەکەت دمێنتەوە بە کاتێکا بەداخەوە هەمویان لە کیمیایەکە تیاچوون لە ناوچوون باش کەواتە ینی هەڵەبجە دوای ئەو کارەساتە گەوری کە بەسەری دێت ینی بە حقت پێویستی بۆ بوو کە ئاوڕێکی جددی لێ بدرێتەوە ڕاستە ینی لە ساڵی 1990 کاتێک کە ڕاپەڕی نەکرێت و ینی حکوومەت یاریێمی کوردستان لە دواترا پێک دێ کۆمەڵێک لایەنی گرنگ لە هەڵەبجە توانین بڵین ئاوڕی لێ درایەوە بەڵام ینی بەشێکی گەورە کە ئاوەدانکردنەوە و بنیادنانەوەی شارەکە و لابردنی کەلاوە ڕووخاوەکان و هێنانەوەی مناڵی ونبووەکان و کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر کە وایە بۆ شارەکە بکرایە
کراوە یاخود هێشتا ضرورە بکرێەوە و پێویستە بەرنامە ڕێژی بۆ بکرێن بەڕاستی خاتونەوشە بێکمانێمە گەر باسی ساڵی دوای 1992 بکەین کە حکوومەت یاریمی کوردستان دروست بوو و دەستی کرد بە ئاوادانکردنەوەی شار و شارۆچکەکان و گوندەکان ئەبێ ڕاستیەکان بڵین ئەویش ئەوەیە کە حکوومەت یاریمی کوردستان ئەو کاتە بودجەیەکی پێویستی لە بەردەسانە بوو لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە ئەو داهاتەکەمی کە هەیە بوو لە ناخۆیە ئەیتوانی هەموو شار و شارۆچکەکان پرۆژێ خزمەتگوزاری پێبگەێنێ لە ئاست پێداویستی نەک هەڵەبجە هیچ شارێکی کایانە بوو بەڵام لەگەڵ ئەوەشە حکوومەت یاریمی کوردستان و بە تایبەتیش با من ڕاستگۆ بمە و کاتە جەنابی مام جەلال و هێرۆخان زۆر مەبەستیان هەڵەبجە بوو کە هەر ڕێکخراوێکی نێودەوڵەتی هەر کەسایەتیەک ئاو یەکەم لە ڕووی معنەویە و ئەهێنرا بۆ هەڵەبجە دواتریش لە ڕێی پرۆژەکانەوە ئێرەیان ئاوادان کردەوە بەڵام دوای 2023 کە ڕژێمی کۆڕی سەدام حوسێن کۆتایی پێهات حکوومەتی عێراقی بودجەی نەربووە حکوومەت یاریمی کوردستان ئەو کاتە خۆناغەکە گۆڕا ئێمە ئەو کاتە گلەیمان ناکرد پێش 2023 بەڵام دوای 2023 بودجە نێرا وردە وردە توانم بڵێم لە 2023 تا 2014 کە کۆمەڵی پرۆژەی جیاواز کراوە لە هەڵەبجەیە بەڵام هەمیشە من ئەوە ئەڵێم یعنی حجمی کارەساتی هەڵەبجە زۆر گەورە بوو ئێمە ئێستا شاری خۆشەویستی سلێمانی هەولێر ئەو کارەساتی ئێمە بەسەرمان هاتووە هەمووی تەخت کرا و بۆمباران کرا و تیاچوو بە چەندین ساڵ چۆڵ کرا شارەکانی کەوانە بوون بۆیە پرۆژە خزمەتگوزاریەکان و جوانکاریەکان لە سلێمانی هەولێر زووتر دەرکەوتن بەڵام لە هەڵەبجە ئێمە ئەوەنە خەریکی ژێرخان بووین و ئاوەڕۆ و کۆمەڵێک لە بابەتی کە خۆشتەزانی دایمە خەڵک سەیری ئەوەکە کە لە بەرچاویەتی هەتا گەیشتین بەوەی کە کۆمەڵی پرۆژەی استراتیژی بۆ هەڵەبجە جێبەجێ بکرێت 2014 داعش هاتە پێشەوە دوای ئەوە بودجە تێکچوو و ئێمەش لە شانسی خۆمانە نازام هەر خۆمان بێشانسی ینی شڵا بێشانس نابین شڵا بێشانس نابین بەس هەموو جارە و سعبەتاکە نەڵین لە کاتێکا بووین بە پارێزگا حکومە دینارێکی بەدەسەوە نەما لە 2015 ئێمە بە بڕیارێکی پەرلەمانی کوردستان کە بەدەستخۆشیەوە و کاتە پەرلەمانی کوردستان لە مۆنۆمنتی ئێرە جلسەی خۆی گرێدا و لێرە بڕیاردرا ئێمە کە زۆر دڵخۆش بووین لەبەرەی ساڵانێکی زۆر بوو کەمپینمان بۆەوە کرد ئەو کاتە من بەڕێوەبەری ناحیە بیارە بووم یعنی ڕەزامەندی درا لە ڕووی معنەویەوە بۆ هەڵەبجەیەکان زۆر گرنگ من هەمیشە ئەڵێم ئەو شتانی بۆ هەڵەبجە ئەکرێ ئەوەندەی لە ڕووی معنەوی و دەرونیەوە بۆ ئێمە گرنگە دارایی و ئیداریەکەی ئەوە واجبە لەسەر هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی ناوەندی بۆیە ئێمە هیوادارین هەمیشە حکوومەت یاریمی کوردستان و بە هەمان شێوە حکوومەتی ناوەندیش بۆ چاوە سێری هەڵەبجە بکە ئێمە کارەساتەکەمان ئەوەنە گەورە و برینەکەمان ئەوەنە قوڵ بووە بە چەندین پرۆژە و ئەوانە یعنی هیچ تا کەمە بۆمان خۆشبەختانە کۆمەڵی پرۆژەکرا و پرۆژەی استراتیژی کرا ڕێگەوبانەکان چاکرا جادەی دووسایت کرا بۆ هەڵەبجە پارێزگای هەڵەبجە دامەزرێنرا خۆتەزانی دروستبوونی پارێزگایەکی شەروە ئاسان نییە تەسیسکردنی بەڕێوەبەراتێک گشتیەکان دروست کراوە توانم بڵێم ئێستا هەموو بەڕێوەبەراتێک گشتیەکانمان هەیە وە کۆمەڵە بەڕێوەبەراتیمان هەیە کە سەر بە حکوومەتی ناوەندی ئەویش بە هەمان شێوە و لە کاتی ئێستا ئێمە ژماری ئۆتۆمبیلی خۆمانمان هەیە پارێزگای هەڵەبجە یعنی ژمارەکەمان بەڕێوەبەراتی پاسپۆرتمان هەیە پسوڵی خۆراکەکەمان بەناوی پارێزگای هەڵەبجە و ئەمانە کۆمەڵێشتن کە مستحقاتی خۆمانە بەڵام لە هەمان کاتە وەکو پارێزگایەکی نوێ دڵیشمان پێی خۆشە بەڵام ئێمە بۆ حکوومەت یاریمی کوردستان بێگومان یەکەم جار جایەنە سەر حکوومەتی عێراقی لەبەرێمە تا خاوەن ماڵوەستا بێ سەیری دەرەوەی خۆمان ناکەین ئێمە خاوەن ماڵەکەمان حکوومەت یاریمی کوردستانە حکوومەت یاریمی کوردستان ئەکرا من هەموو جارێکەڵم لە 2015 بووین بە پارێزگا هەموو ساڵێک 2 ملیارۆک و سنووقێک بیخستایە بۆ هەڵەبجە نەبوو ینی و پارێت لە 500 بودجەیەکی جیا بە دەر لەوەی کە بۆ نمونە بۆ پرۆژێک لەوانەیە سە بمانتوانەیە زۆر پرۆژەی خزمەتگوزاری بچووکمان هەیە ئەها کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیان و بمان کردە بەڵام لەگەڵ ئەوەشا خۆشبەختانە کۆمەڵە پرۆژەی استراتیژی هەر لە 2 ساڵی ڕابردووە جێبەجێ کراوە یەکێک لەوانە سایلۆی هەڵەبجەیە پردی تووەقوتە
و ئەمڕۆژ جەنابی قوبات تاڵەبانی لەگەڵ وەزیری ئاوەدانکردنەوە بە هەمان شێوە هاتن بەردی بناغی پرۆژێکی استراتیژی زۆر گرنگ بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە هەم لە ڕووی گەشتیاریەوە هەم لە ڕووی بازرگانیەوە کە ئەمان بەستێتەوە بە سەرتەک و بەمە و ناحی گەرمیانەوە زۆر گرنگە بەڵێ ئیدارەی گەرمیانەوە بەردی بناغیان دانا بە بڕی 27 ملیار دینار و هیواداری ئینشاءالله هاوکار بن بۆ تەمویلکردنی مقاولەکە بۆی بە زووترین کات دەست پێ بکات و ئەم شارەش لە ڕووی بازرگانیەوە ببوژێتەوە و مژدەیەکی کێ خۆشیشیان ناینێ ئێمە یەکێک لە داواکاریەکانمان هەمیشە ئەڵێن مەرزی سازان تاوان خۆتان نەزانن ئێمە وەکوتم بە درێژایی 180 کیلۆمتر لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە سنوورمان هەیە و ناوچەکە گرنگە هەم بۆ ئێمە هەم بۆ کۆماری ئیسلامی ئێران و ئەو دوو مەرزەیەسە کارەکەن بەڵام مەرزێکی زۆر گرنگترمان هەیە ئەویش مەرزی سازانە کە پێمان وایە مەرزی سازان هەڵەبجە لە ناو هەڵەبجەوە جم و جوڵەکە دەست پێەکە لە بەرەوەی هەم مەرزی تەوێڵەوە هەم مەرزی پشتە چۆنەڵی بەقەراغی ناو هەڵەبجەیە ئێمە ناو مرکزی شارەکە زۆر گرنگ ئەمە لە ناو هەڵەبجەوە ئەبێت و مەرزێکی زۆر گرنگ و استراتیژیە پێمان وایە هەم لە ڕووی ئابووری حکوومەتی یاریمی کوردستانەوە و هەم لە ڕووی داهاتەوە بۆ هەڵەبجە و هەم لە ڕووی هەلیکاریشەوە بۆ گەنجان زۆر ینی هەلێکی باشە بێ خۆشبەختانە پیان ڕاگەیانی کە لە ئایندەیە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی قیرتاوکردنی ئەو جادەیەش و بەردی بناغیدا ئەنێن ڕێگاکە بە بڕی 60 ملیار دینار کەمە بەڕاستی خەبەرێکی زۆر خۆش بوو بۆ ئێمە گرنگە کەواتەوەکو بەرپرسێکی ئیداری کە لەم شارەیە ڕۆڵت هەبوو لە هەڵەبجەوە ینی بە ئەرکی خۆت زانیوە کە خزمەتی بکەی و بە ئەرکی خۆت زانیوە کە داواکەی لە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق کە بودجە و داهات و دانپیادانان بۆ بە پارێزگابوونی ئەم شارە بەدەستبێنی ئەتوانین بڵێن قۆناغی بە پارێزگابوونی هەڵەبجە ئەو قۆناغە گرنگەیە کە هەموو هەڵەبجەیەکان چاویان لێ و توانیوتانە لە ڕێگەی بە پارێزگابوونەوە هەموو داخوازیەکانتان جێبکەنەوە لە شارەکەداوە بەدی بێنن یاخود نەخێرشتە ماوتانە بڵێ ئێمە ئەبێت ڕاستیەکان چۆنە ئەوە بڵین بێگومان بە پارێزگابوونی هەڵەبجە قۆناغێکی زۆر گرنگ و وەرچەرخاندن بوو بۆ پارێزگای هەڵەبجە تۆ لەکوێ قەزابی لەکوێ پارێزگابی ئێمە پێشتر بەڕێوەبەرایەتەکانمان هەبوو ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی و زانکۆ و سایلۆ و کۆمەڵی پرۆژی استراتیژی ئایندەشمان ئەبێ مەرزی نێودەوڵەتیمان ئەبێ جم و جۆڵی بازرگانی و گەشتیاریمان ئەبێ بێگومان بوون بە پارێزگای هەڵەبجە کە بە مستحقاتی خەڵکی هەڵەبجە و حکوومەتی یاریمی کوردستان هەرواز لە مادی و ئیداریەکەی بێنە وەکو تەعویزێکی معنەوی بۆ ئێمەی هەڵەبجەیی زۆر گرنگ بوو بۆیە ئەمە ڕاستیەکەی بەو شێوەیە زۆر گرنگ بوو دڵتان پێ خۆشە ئەکید زۆر دڵمان پێخۆشە و شانازیشی پێواکەین و چونکە خۆمم وەکو هەڵەبجە بە شایستەیە زانین بۆ ئەو 5,000 شەهیدە و بۆ ئەو هەموو تەسحی هەم لە ڕابردوو هەم لە ئێستش کە یاوێتی لەم ساڵانەی دوای 1970 بێگومان پێمان وایە لە ئایندەشە حکوومەتی یاریمی کوردستان ئەگەر وەزعی دارایی حکوومەت باش بێت بە تایبەتی ئێمە چاوەڕوانی کابینەی نوێ حکوومەتی یاریمی کوردستانین بە چاوەڕوانێکی زۆر باشەوە سیرەکەین کە ئاوڕێکی جددی لەو شارانە باتەوە کە نوێن من هەمیشە وتومە پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و دهۆک هەرگیز پێیان ناخۆش نییە شتێکی پشکێکی زیادە بۆ هەڵەبجە بکرێ و دڵنیام هاوکاریش ئەبن بۆیە هیوادارم لە کابینەی نوێ حکوومەتی یاریمی کوردستانە پشکێکی زیاتر دائیمەن ئەو پارێزگایانە یاخود ئەو ناوچانەی کە وێرانکاری زۆر پێوە بۆ لە هەمان کاتیشە ئەمانەوێ سەر لە نوێ دروستی بکەینەوە پێویستی بە بودجەی زیاترە پێویستی بە داهاتی زیاتر هەیە تاوەکو کەرتەکانی ببوژێتەوە ئێمە پێمان وایە دوو کەرتی زۆر گرنگمان هەیە کە حکوومەتی یاریمی کوردستان لە ئایندەیە ئەو دوو کەرتە ئەوێ بیکە بە جێگرەوەی کەرتی نەوت ئەویش کەرتی کوشت و کاڵ و کەرتی گەشتیاریە کە ئێمە خۆشبەختانەوە هەڵەبجە هەیەی زەویەکی زۆر بە پیتمان هەیە هەمیشەڵم لە پاڵ زەوێ بە پیتەکەیە جوتیاری زیرەکیشمان هەیە و لە 160 زەویەکانی سنووری پارێزگای هەڵەبجە تاوان کە تۆڵی هەڵەبجە شارە زوورە گرێتەوە هەورامانە گرێتەوە ئەم منتیقەیە وەختی خۆی پێش ڕوخانی ڕژێمی بەعەز ئەم دەشتی شارە زوورە هەمووی چەوە نەربووە کە لێرەوە براوە بۆ کارگەکانی شەکر و کە من خۆم باوکمەیەکیان سایقی کارگەی شەکرەکە بووە بۆیە ئەوەی باسە کردین یعنی ئەوەنە زەویەکەی بەپیتەوە بە پێی توێژینەوەیە کراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باشترین خۆڵ و زەویمان هەیە
کە ئەمە نعمەتێک ئەمە سوپاسی خی خۆشبختان گەورەکەین ئێستا کۆمەڵی ینی کارگەی گرنگی بەڵێ جاویستمەوە بۆ باسکەم ئێستا لە کاتی ئێستەیە ئێمە کارگەی باشمان هەیە و بڵین کێڵگەی کوشتتوکاڵی باشمان هەیە وەکوتم جوتیاری باشمان هەیە بەڵام دامی حکوومەتمان پێویستە پرۆژەی گاوداری باشمان هەیە کە ئەمان هەرچێتە زمانی کوشت و کاڵەوە گەشت و کاڵیشتان هەیە گەشت و کاڵیەوە جەنابی کا قوبا تاڵەبانی بە دەستخۆشیەوە بەڵێ لێرەی کرد بە مەڵبەندی ئەوەی کە کێڵگەی کوشت و کاڵی و بە گەشتیاریش بەکاربێنێ کە ئەمە هەموو لە جیهانی شاهەیە سوپاسیانەکەین کە هەڵەبجیان هەڵبژارد وەکو پێم وتی ئێمە ئەتوانین ئەو پرۆژەی حکوومەت انتلاقەکەی دەستپێکەکەی لە هەڵەبجەوە بێ هەم لە ڕووی گەشتیاریەوە هەم لە ڕووی کوشت و کاڵیەوە کە هەموو ئاهلاتەکانمان هەیە لە خوا بەزیاد لە هەناری شا بەناوبانێت ماشەڵڵا لە هەناری شا ساڵانە زیاد لە 350 ساوزم بۆ 400,000 گەشتیار لە ماوەی سێ ڕۆژە زۆرە و ساڵانەش نزیکەی 9 میلیۆن گەشتیار و لە ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە و هەورامان و شارە زۆر و ئەحمەداوە و تەوێڵە و بیارە و باوە کۆچەک و عبابەی لێ ئەکا کە پێم وایە لە ئایندەشا لە ڕێی پرۆژەی وەبەرهێنانەوە پرۆژەیەکی گەشتیاری زۆر گەورە و جوان لە منطقی عبابەی لێ ئەکرێ کە پێمان وایە ئەو منطقەیە ئەبوژێتەوە. بابینە سەر لایەنی حکوومەتی عراق باسە لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە ینی ئەوتا هەڵەبجی کردو بە پارێزگا و ڕاستە بەوەی هەندێک لە قەیران و بەهۆی شەڕی داعش لە ڕابردوودا یعنی نەتوانراوە خزمەتێکی باشی هەڵەبجە و هەڵەبجەیەکان بکرێ بۆیە ئەو خەم و ئێشوژان و ئازاری کە هەیان بۆ لە بیریان چێتەوە. ینی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوو جار خوێندنەوە بۆ پرۆژەی بە پارێزگابوونی هەڵەبجە کراوە. خۆشبەختانە جەنابتان و ینی کۆمەڵێک لە لیژنەیەشی گرنگ لە هەڵەبجەوە چوونە بەغدا وەفدێکی گرنگ لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار ینی دکتۆر لەتیف ڕەشید کۆبوونەوە و لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدا کۆبوونەوە بۆ بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە. گەیشتن بە چیتان کردووە چی چاوەڕوانەکەن بەڕاستی لە بەغدا و لە ئەنجومەنی نوێنەرانی عراق خاتون نوخشە؟ بەڵێ بێکومان بە پارێزگابوونی ئێمە بۆ ئەوەی لە حکوومەتی ناوەندی و دروستیش لە پەرلەمانی عێراق کە بن بە 19مین پارێزگای حکوومەتی فیدرال چەند قۆناغێکی بڕیوە خۆشبەختانە تەمان لێرەوە دەستخۆشیم هەیە بۆ سەرجەم فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق کە هەمویان بە بێجیاوازی هەمیشە وتمانەگەر هەمویان ناکۆک بن لە بارودۆخەکە بەڵام کەناوی هەڵەبجە ئەهێنرێت هەمویان کۆکن کە ئەمە بۆ ئێمە زۆر خۆشە و دەستخۆشیان لێکین کە هەمویان جهودیان کردووە وەندام پەرلەمانەکانی خۆمانەوانی نوێنەری هەڵەبجەن هەمویان جهودیان کردو دەستخۆشیان لێەکەین ئێمەش وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە و کەسایەتیەکانی هەڵەبجە مامۆستایانی ئاینی کە سوکاری شەهیدان پێمان باش بوو وەکو دامێک بۆ ئەو جهودەی بەڕێزیان لە نوێنەرانمان لە بەغا کردویانە لیژنەیەک بڕۆین قسە بکەین لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕێزدار جەنابی سەرۆک کۆماری عێراق و فراکسیۆنە کوردیەکان و ئێمە چەند کۆبوونەیەکی کەشمان ئەمانویست بیکەین بەڵام بەهۆی ئەوەی کە ئامادەکاریمانە کرد خۆتان نەزانن سبێنێ یادی ماتەمینی بۆ 5,000 شەیدمان هەیە نەمانتوانی زۆر بمێنینەوە بەڵام ئەوەی گرنگ بوو جەنابی سەرۆکی پەرلەمانمان بینی کە بە دەستخۆشیەوە زۆر سوپاسیەکەین زۆر ڕاستگۆ بوو لەگەڵمانە کەوتی هەڵەبجە خۆی حەقی خۆیەتی بکرێەوە بە پارێزگا لە پای ئەو هەموو نەهامەتی کە بەسەریا هاتووە و بە هەموو شێوەیەک لەگەڵیان و دواتریش لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمانە قسەمان کرد کەوتی جوودیان کردووە و بەڵێنیان نابێ ئێمە هەردووکیان کە ئیخەنە بەرنامەی کارەوە لە ئایندەیە و بڵێ و دەنگی لەسەر بدرێت دواتریش سەردانی سەرۆکۆماری عێراقمان کرد ئەمان سەرتا زۆر سوپاسیەکەین بۆ پێشوازیە جوانەی کە بەڕاستی شایستەی هەڵەبجە بوو کردی گەورەی نوان کە بۆ شێوەیە ئەستیقبالی ئەو وەفدەی کرد دەستخۆشیمان هەیە و لە ڕێی ڕاگەیانەوە زۆر باسکرا بەڵێ تەوانێمە ئاگادار بن جەنابیان دوو جار نامەی ناردووە بۆ پەرلەمان و فراکسیۆنەکان کە ئیش بکەن لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە هەر لەویا وعدیدا بە ئێمە نامەیەکی کە بنێرێ خۆشبەختانە ڕۆژی دوایی نسخەی لە نامەکەی گەیشت بە ئێمە کە زۆر دڵخۆشی کردین کە چەند بە پەرۆشە بۆ هەڵەبجە بۆ کەس و کاری شەهیدان کراوە بۆ بابەتەکە بەڵێ پێم وایە هەم جەنابی سەرۆک کۆمار یعنی خەریکە قسە لەگەڵ لایەنەکانە بکە هەم
سەرۆکی پەرلەمان خۆی یعنی مەبەستیەتی و جێگری سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنە کوردیەکانیش وەکوتم ئێمە ڕۆژی دوایی چوین سەردانمانکردن کە هەمویان خەریکی ئەوەن. کێشەی پارێزگای هەڵەبجە لەوانەیە سیاسی بێت لە حکومەتی ناوەندی لە ناو خۆیە پەیوەندی بە ناو سیاسەتی کوردستانەوە سیاسەتی کوردستان ناوخۆیی نییە ئەوە زۆر گرنگە کورتەمووی یەکدەنگە لەسەر پارێزگابوونی هەڵەبجە. بەڵام لەوانەیە هەنەجار و ماتەڵی پێەکەن چونکە ئێمە پێمان وایە هیچ دەسەڵاتێک لە حکومەتی ناوەندیش لە فراکسیۆنە جیاوازەکانیش ئەگەر ئێمە بخێنێنە دەنگدانەوە دژی نابن لەبەروی قەزیەکە قەزەیەکی گەورەیە و نیشتیمانیە و پێم وایە تەنها قەزیەشەکە بەدەست قسەیەکاکی وعدتان وەرگرتووە لیان یا چی خۆتان پێشبینی خۆتان بڵا ئیشەڵا شتێکی لە بابەتە هەیە کە بە جوودی هەموو لایەک و هەموو کەسانی کە دەستیان هەبووە قسێکی وا هەیە کە یعنی وعدێکی وا دراوە کە ئەم جارە بخرێتە دەنگدانەوە دەنگ بدرێت لەبەرەوەی ئێمە هەندێک قسە و باسێ ئەڵێن ئێمە ئەگەر هەڵەبجە بکرێ بە پارێزگا بۆ نمونە ناوی شوێنەکان نایەنە فلان شوێن و فلان شوێن ئێمە لەگەڵ بە پارێزگابوونی هیچ شوێنێکی عێراقانین بەڵام هەم کەیسەکەمان جیاوازە ئێمە و هەم مەراحلی زۆرمان بڕیوە و هەم ئێمە چەندین جار ئێمە هەموو موئهلاتمان هەیە کە ئێستا هەر پارێزگاین ئێمە یعنی ئێمە کە حکومەتی عێراقی یەت بوجە ئەنێرێ بۆ هەرێم بەشی هەڵەبجە وەکو پارێزگایە و لەگەڵ ئەوەشە چەندین وەفد و لایەن لە حکومەتی ناوەندیەوە هاتووە بە ئێمەیان وتووە محافظەت حەلەبجە بە زمانی خۆیانەوە بە بازنێکی سەربەخۆبی ڕەحمەت لێبێ بۆیە دۆسی هەڵەبجە زۆر جیاوازە لە هەر ناوچەیەکی عێراق ئێمە پیرۆزباییەکەین لە هەر شوێنێکی کە کەشایستی ئەو بێ بە پارێزگا بەڵام هیوادارین قەزەی هەڵەبجە تێکەڵ نەکرێت و وعدیەوەشمان وەرگرتووە کە تێکەڵ نەکرێت بەڵام لێرەشەوە داوا لە سەرکردایەت دیارەکانی کوردەکەم بە تایبەتی جەنابی کاک باڤڵ کاک مەسعود مامۆستا بەهادین کاک حەمەی حاجی مەحموو هەموو سەرکردەکان بۆ بوورە گەر ناویان نەیەنم مامۆستا عەلی باپیر یعنی ئەوانەی کە هەمویان بەڕاستی سوقلی خۆیان هەیە لە حکومەتی ناوەندی هەمویان بە یەکدەست کارێک بکەن ئەم جارە بکرێتە بڵێ کە ئێمە بەنیازیشین دوای 16 ئەگەر خوا عمر بە بڕۆین ینی ئێمە مانعەتمان نییە وەکو نەگوکو ئیدارەش نەچین بۆ بەغا بچین لای سەرکردە کوردەکانی خۆمان لای جەنابی کاک باڤڵ کاک مەسعود هەموو ئەو کاکانەی کاک مامۆستا عەلی باپیر یعنی داوا چەند من ئێمە دڵنیای لە دڵسۆزیان ئەوان یعنی هیچ شتێک نییە دڵسۆزیانە بەڵام ئێمە جوهدێکی کە ئەکەین لەگەڵیانە کە ئەوان زۆر طبعاً هەرێمی کوردستان دیارە کێشەی زۆرە لەگەڵ حکومەتی ناوەندیە بەڵام ئێمە کێ قەزیە هەڵەبجە بە کێشەیەکی گەورە ئەزانین بۆ خۆمان کە بێ بە زووترین کاتەواو بێ بە تایبەتیش کە داوامان کرد لە سەرۆکی پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمان و سەرۆک کۆمار و فراکسیۆنەکانیش هەتاوەکو تەمەنیەم پەرلەمانە تەواو نەبووە بتوانن دەنگ لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە بدرێ بۆی نەکەوینە قۆناغێکی کە جارێکیکە لە سفرەوە دەست پێکەین بۆ مێدەوارم ئەلێرەوە داواکەم لە سەرکردە سیاسیەکان ئەگەر دەنگی ینی بە خزمەتیشیان نەگەین هەڵەبجە بکەن بە کەیسێکی گرنگ بۆ خۆیان و داوا بکەن لە پەرلەمانی عێراق و ئەو کوتلە سیاسیانە کە بە زووترین کات بخێتە بەرنامە و دەنگی لەسەر بکرێت زۆر باش شەوکو دواتەوەر کە باسی بکەم لەگەڵ جەنابە بەیانی یادەکەیە و ئێوە ئامادەکاریی باشتان کردو بۆ میادە حەزەکەم لە زاری بەڕێستەوە بزانین ینی ئامادەکاریەکان چۆنە بەنیازن چێ داوەتکەن یا چێتان داوت کردووە لە سەرکردە سیاسیەکانی عێراق لە سەرۆکوەزیرانی عێراق سەرۆک کۆمار ئەوانی هەرێمی کوردستان بەگشتی ئەم بابەتە چۆن بەڕێوەچی بەڵێ بێگومان ئێمە ماوەی 2 مانگە لیژنەیەکی باڵین طبعاً لیژنە باڵاکە پێکاتووە لە ئەنجام پەرلەمانی کوردستانمانتیایە بەدەستخۆشیەوە کە خۆیان بوون بە ئەندام لە لیژنەکە و حەزیان کردو یادی هەڵەبجە بەرز ڕاگرن کە سوکاری شەیدی تایە بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارەکانی تایە مامۆستایانی ئاینی تایە کەسایەتی تایە لێت ناشارمەوە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە یعنی یادی هەڵەبجە نەک یادی هەڵەبجە توان بڵێم سەرجەم یادەکانی ماتەمینیەکان خەریک بوو کاڵێکی پێوە دیار بوو ئێمە هەستێک ئێمە ترسێکمان لێ نیشت بوو با ڕاستکۆ بوون بۆ بینەرانیش ترسەکەش چی بوو یعنی هەستمانە کرد خەریکە ئەم یادە بەرەو ئەوە ئەچێت وردە وردە خەڵک سار دەبێتەوە کەم یادەکە ئەکرێتەوە بۆیە ئێمە بڕیارماننا طبعاً دوای ئەو هەموو کۆبوونەوانەی کە لەگەڵ
سرجەم چین و توێژەکانی هەڵەبجە چکو ئێمە یاد بۆ خەڵکەکەینەوە ئێمە تەواان لێرە بەس کە لیژنەی بچووکی ئەوانەکەین بەڵام خۆ بێ یەکێک هەبێت خەڵکەکان کۆکاتەوە لە شوێنێک سەرپەرشتی ئەوانەکەین لەگەڵ هەمویانە یەکەم جا لەگەڵ کە سوکاری شەهیدا دواتر لەگەڵ مامۆستایانی ئاینیە لەگەڵ لایەنە سیاسیەکانە لەگەڵ قەڵەم بەدەستەکانە لەگەڵ هونەرمەندەکانە لەگەڵ هەموو چینی تۆژەکانە ڕاگەیان کارەکان لەگەڵ هەمویانە کۆبوونەوەمان کردووە دوجار گەیشتن ئەو قەنەعاتی ئەبێ ئێمە لە ڕۆژی شانزەی سەیە نەباسی پرۆژە ئەەکەین نەشەڕەکەین نە باسی هیچ شتێکەکەین تەنها یادێکی ماتەمینی کە شایستە بێ بە 5,000 کەس خوێنی ڕژێراوە و خینکێنراوە لەم شارەیە زیادەکەتان گۆڕیۆم ساڵ ئێمە پێش شانزەی سێ کاتمان هەیە قسە زۆرەکەین پێش شانزەی سێ دوای شانزەی سێش چاوەڕێمانکەن هەر شەڕەکەین و داوای مافی خۆمانەکەین وەکو هەڵەبجەیی داوای کە حەقی خۆیەتی هەڵەبجە ببوژێتەوە پرۆژەی بۆ بکرێت جوان ببێ ژیانی تیاابێ بەڵام شانزەی سێ ئێمە بڕیارمان ناوتەوانە من هەر لەم ڕۆ یادەکەممان چالایەکانمان دەستی پێ کردووە ئەوە ئێستا بینیتان چالاکێکمان هەبوو نەخشەی کاتی نەخشەی بۆمبارانکردنی هەڵەبجە دیاری کرا زۆر چالاکێکی ڕێکوپێک بوو وە شەویش لەسەر قەبران 600 مۆم لەسەر قەبراندا گرسێنین لە مەزاری سەرەوە و ئەمە ئەمڕۆ کۆتایی پێ بەیانی کاتژمێر نۆی بەیانی هەمومان هەموو چین و توێژەکان بە قوتابیەوە بە مامۆستاوە بە دکتۆرەوە بە کاسبکارەوە بە گەنجەوە بە تەمەنەوە مامۆستای قەدرگرانەکانی ئاینیەکان مێزەر بەسەرەکان هەمویان بە ڕێپێوانێکی هێمنانە شایستە بێ بە 5,000 شەهید و شەیدی کیمیابەرانکردنی هەڵەبجە ئێمە بەڕێ ئەکەوین بۆ سەر مەزاری شەهیدان لەوێ یادەکەمان دەست پێەکە بە دوو وتار دواتر چەند چالاکێ کە شایستە بێ بەیادەکە پاشان 11:35 دقه ئەوەستین بۆ گیانی پاکی شەیدان کاتی بۆمبارانکردنەکە دواتر تاجەگوڵینەدانین و دوانی وەڕۆژ لە زانکۆی هەڵەبجە پانێلێکی زانستیانی زۆر باشەیە و دوای ئەوە شەو هەر بەمان شێوە لەم مۆنۆمنتە سێ کتێب بڵاوەکەینەوە چالاکیمانەیە لەسەر کارەساتەکەی بەڵێ دواتر ڕۆژی حەڤەی مانگیش لە دەی بەیانیەوە دەست پێەکەین هەتاوەکو شەو بەرناومانە بێ بەڵێ ئێمە ویستمان جیاوازیەکە بەم شێوەیە بێ جم و جوڵێکە بێواتە یادەکە بە سەعاتێک نەبێ من گوڵەکە ببەم و بگەڕێمەوە ئەمانەیە یادەکە لە ئایندەیە ئینشەڵڵا ئەمە قۆناغێکی تازەیە لە ئایندەیە ئێمە چالاکی بۆ ساڵانی داهاتوو چالاکیمان زیاترە بێ و هیوادارین لە هەموو سەرجەم هەموو شار و شارجووە یەکێکی کەش لە جیاوازەکان چیمان کردووە تاوان میوانیشمان هەیە میوانی بیانی بڵین باڵیۆز و کنسوڵەکان هەندێکیان هەندێکیان خەبەریان گێڕاوەتەوە یین ئیتر نازانگەزیرانی عراق نێت ئێمە هەرسێ سەرۆکایەتێکی حکوومەتی هەرێم هەرسێ سەرۆکایەتێکی حکوومەتی ناوەندیمان داوت کردووە وەکوتم هەموو باڵێز و دیپلۆماتکار و کنسوڵەکانمان داوت کردووە بەڵام تا ئێستا لە سەرۆکایەتی هەرسێ سەرۆکایەتێکی حکوومەت هەرێم و ناوەندیش کەس وەڵامی لێ نەگێڕاوینەتەوە پێیان خۆش بوو بەهاتنایە بەڵام ئەگەر نەشیێن دیارە بارودۆخێکی تایبەتی خۆیانیان هەیە بە تایبەتی ئێمەوە پێم وایە لە سەرۆکایەتی کۆمار پێیان ڕاگەیاندین کە مەراسیمێکی زۆر گەورە و شایستەکەن لە بەغدا بێگومان لە شارەکانی کەش ئەیکەن بەڵام ئێمە یادی خۆمانەکەینەوە و جیاوازێکی کەش ئێمە لە سێوسێنانەوە لە گۆپتەپەوە لە ئەنفالەکانەوە لە بارزانیەکانەوە و لە یەزیدیەکانەوە کۆمەڵێکیان بەشدارە بن لە ڕێپێوانەکە ئەمە بۆچی ئەمەمان کرد بۆ ئەوەی بەبیشانی هەمووی دنیای بین ئێمە لە هەر شوێنێکین یەک خەممان هەیە هەمومانیان ئەنفال کراوین یان کیمیاباران کراوین یان بەرگول لە کراوین کارەساتەکان و مەرگەساتەکان وەکو یەکە بۆی ئەمە پێمان وایە دەستپێکێکی جوانە بێ کە هەمومان بە خەمی یەکتر بزانین و سبێنێ ئەوانە پێشڕەوی لەگەڵ گەنجانی وێنەوەی ئەو کەسانی کیمیاییان بەسرا کراوە پێشڕەوی بەجلوبەرگی خۆشیانەوە پێمانوتون کە پێشڕەویان ئەو ڕێپێوانەتان جیاوازە بەڕاستی ئەم ساڵەکە وڵای هەوڵمان ناوە بەڵام بەداخەوە ئەو ساردیە ناهێڵنەوە کە ساڵانی پێشوەی بوو ئەو یعنی چۆنڵێ ئەوانی کە خەڵکی هەڵەبجەنەوانی کە قوربانی ینی کارەساتەکە بوونەوانی کە سوکاری قوربانەکانن
بەحقەت ینی ئێمە نەهێڵین کارەسە ئێمە ئەم کارەساتانە ئەبێ نیشتیمانیکەین بە نیشتیمانیکردنیشی دەرهێنانێتی لە هیچ دەسەڵاتێکی یعنی مۆرکی حزبی پێوە دیار نەبێت لەبەرەوەی کاتێکە کیمیایی کرا بەسەر هەڵەبجەیە کەس عەلەمی زەرد و سەوز و سوور و شین و ئەوانەی پێ نەبوو هەمومان کورد بووین و ئێستش هەمومان هەر کوردین هیوادارین ئەم بەیانیە کە ئێمە ئاوا بەبێ جیاوازی هەمومان بە یەک دەست ئەچین بۆ سەر گۆڕی شەیدەکانمان بێ بە دەستپێکێکی جوان بۆ لایەنە سیاسیە کوردیەکان بە یەک دەنگ هەمویان تەبابن حکوومەتێکی جوانی باشی ڕێکوپێک پێک بهێنن لە خزمەتی هاوڵاتیا بێ و هەمووشیان بە یەک دەنگ لەگەڵ حکوومەتی ناوەندیا مخاتەبەی هەم بۆ کێشەکانی کوردستان بکەن و بۆ کەیسی هەڵەبجەش بکەن. وەڵاهی گرنگە دەستان خۆش بێ هیوادارم سەرکەوتوو بن و هیوادارم جێ ڕەزامەندی ینی خەڵکی هەڵەبجە بن بە حەقەت چکە ینی دەمێکە چاوەڕێ ئەمە سمێنێ هەڵەبجەیەکان هەمووی لەسەر شەقامین چکم یادەکە یادی ئەو سەوزەفرۆشەیە کە لە ناو بازارە و ئەو خەیاتەیە کە لە ناو بازارە ئەو ئوستازی جامعەیە کە دەرسەڵێتەوە ئەو دایکەی منە یعنی ئەمە پێمان وایە لە سلێمانیشەوە خەڵکیەت یعنی وتوانە بەشداریەکەین خەڵک بۆ ئین هەموو ساڵێکیش هاتوون ینی لە هەموو شوێنەکانەوە ڕێکخراوەکان بەس ئێمە ئینشاءالله لە ساڵی ئایندە بەرفراوانتریەکەین گەورەتریەکەین. طبعا هەڵەبجە سیمبولمانە هەڵەبجە ناسنامەمانە بە حەقەت ینی هەڵەبجە ئێمەی ناسان بە دنیای دەرەوە وەم کارەساتەش ینی ئێمە کارەساتی ئێمە هەموو هاوخەمین بووی و بێ ینی پاڵپش بین بۆ هەڵەبجە بە موشێک حەزەکەم دو پامی خۆ بگەینی زۆر سوپاس دەکەم بۆ زۆر زۆر سوپاسیەوە کەم سوپاسی کورساتی ژەکەم بەڕاستی بەبێ بەرامبەر هاوکارمان بووە کە ئێمە دوایی سوپاس و پێزانینی خۆمانێنین بۆ کورسات کە هاوکار بووە لە هەندێ کەلوپەلی لۆجستیکی یعنی بۆ یادەکە وەسپاسی هەموو ڕاگەیانەکانی ژەکەم لە هەر شوێنێکی کوردستانن لە عێراق کە بێن ئەم یادەی ئێمە ئەیکەینەوە تەختەی بکەن لە بەرەوەی زۆر زۆر گرنگە بۆ هەموو جیهان عرض بکرێ و لێرە شەوداوەکارم لە کەسوکاری سەربەرزی شەهیدان وەکو وتم لە مامۆستایان لە کاسبکاران لە مامۆستای زانکۆ لە دایکمان لە خوشکمان لە برامان لە هەموو کەسوکارەکەمان لە هەڵەبجە دەوروبەری هەڵەبجە خوڕماڵ سیروان سەی سادقی خۆشەویست شارە زۆری خۆشەویست پێنجوێنی خۆشەویست سبەینێ کەمێک لە خەمەکانی کەسوکاری شەهید کەمە بێتەوە بەشداریکردنتان لە یادەکەیە. خاتوو نەخشەناسا زۆر زۆر سپاس دەکەم مادوومان کردی هەر هەبیت. زۆر سپاس بۆ تۆ کاک. زۆر زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان لە پارێزگای هەڵەبجە لە ناو مۆنومنتی هەڵەبجەوە پێشکەش کرا خواتان لەگەڵ.